بەرەبەیانێکی زوو و لەسەر کەناری بەنداوی دەربەندیخاندا جوامێر سەرقاڵی ئامادەکردنی بەلەمەکەیەتی. جوامێر ماسیگرە و لەگەڵ باوکیدا ڕۆژانە دێتە سەر ئەم بەنداوە. لەگەڵ بەلەمەکەیاندا سەرکەوتوین و بەرەوناو بەنداوەکەمان دەبن تا بزانین دۆخی ڕاوکردنی ماسی ئەم ساڵ چۆنە. وەرزی ڕاوکردنی ماسی تازە دەستی پێکردووەتەوە، بەڵام جوامێر و کاک عەزیزی باوکی باز لەوە دەکەن ماسیکی ئەوتۆیان دەست ناکەوێت و بەرهەمی ئەم ساڵ زۆر کەمترە لە ساڵانی ڕابردوو. وەڵا ئێمە لە دوێکەوە لە ئیرانین بەخوا تقریبان لەوانەیە ڕۆژی 1.15 ئیمڕۆ 1.15 ئەگەر کەوتوی نەیشکەوتی لە دوێکە ئەسر و هاتی واستەی تۆڕ زۆریە، تۆڕەکە زۆر زۆرە بە یەک شەو ئەیترسێنن ئەم ماسی ئەزرۆقێ ناوێرێ بێتە قەراق ئەوەنە ماتۆڕ و بەلەم و ماتۆڕ و تۆڕ ئەیسەڵەوێنێتەوە ئیتر بە یەک جار ئەچێ بۆ قوڵی ناوێرێ بگەڕێ. هەموو ساڵێک پێش وەرزیکرانەوەی ماسی گڕوتینێکی تایبەتمانەیە کاتێک دێن بەلەمەکان بۆ یاخەکەین و خەریکی تۆڕەبین و تۆڕی تازە کڕین و هەمووی بە مەبەستی ئیسفادەیەک و بە گڕوتینێکەوە دێت بە تەمای ئیسفادەیەکی باشە، بەڵام ئەم ساڵ لە ساڵانی پێشوە خراپتر دەبێت، بڵێن ساڵ لە ساڵ خراپتر دەبێت و بڵێن ساڵانی ڕابردوو تقریبان باشتر بووە. لەسەر بەنداوی دەربەندیخاندا چەندین بەلەم دەبینێن کە ماسیگرەکان بە چەندین کاتژمێر چاوەڕێن و لە کۆتاییشدا ژمارەیەکی کەمی ماسی لەگەڵ خۆیان دەبنەوە. جوامێر ئەم کێشەیە بۆ بێپلانی دەگەڕێنێتەوە و کاک عەزیزیش باز لەوە دەکات پێویستە پەنجەماسی چاک بکرێتە بەنداوەکەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. ئەگەرەک و برایانی پۆلیسی دارستان و ئەگەرەک و بڵێن برایانی ڕاوچی هەمویان هەماهەنگ بن و کاتی داخستنی تۆڕەکان و بە پلانێک کار بکەن ئەوە ئیشێکی باشە، جوانترە، بەڵامەک و بەداخەوە هەرچکەس بۆ خۆیەتی لێرە و هەنێکی بە هەڕەمەکی تۆڕەخە هەنێکی پێی نازانێ کاتەکەی دیاری نەکراوە، یعنی کەسێک نییە پێمان بڵێ بە شێوازێک بیکەنەوە یان مەیکەنەوە یان تۆڕ داخن یان تۆڕ دامەخن. وەڵڵاهی بەرهەمەکەی پەنجەماسی تێبکرێ، پەنجەماسی چاک نەک خراپ، ئەم ڕەقە و هەیە چاتکەیان تێکردووە و ڕقیان تێکردووە گەرای ماسیەکەی ترەخوا خۆی ئەو خۆی زوو گەرادانێ و دوایی بەرەوێتە گەرای ماسیەکەی تر ئەمی بادەوەکە ئیمساڵ ئەم ئاویشە بە بۆنەی ئاو کەمیوە ئاوەکە کەمیەکرد لە کاتی گەرادانانە زاوزیا هەر ڕۆژێ مەسەل 5 سانتیمیش کەم کام ئاوە ئەو گەرا ئەفەوتێ کە کەوتە وشکی ئەفەوتێ. بەشێکی ئەو ماسیگرانی ڕۆژانە ڕوو لێرە دەکەن ئەوڵ دەدەن بیکەنە سەرچاوەیەکی بژێوی ژیانیان، بەشێکی تریشیان وەک حەزێک بەم کارە هەڵدەستن و تەنها دەیانەوێت کاتێکی خۆش بەسەر بەرن، بەڵام بێجیاوازی زۆرینەیان بە بەرهەمێکی کەمەوە دەگەڕێنەوە و وەک خۆیان دەڵێن چەندین قات بەرهەمەکەیان کەمترە لە ساڵانی ڕابردوو. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، بەنداوی دەربەندیخان.